ئەمە دووسایدی حاجی ئۆمەران چۆمانە. درێژی ڕێگاکە تەنها 17 کیلۆمەترە. 13 ساڵە پرۆژەکە دەستی پێکراوە، بەڵام تەنها 3 کیلۆمەتری لێقیرتاو کراوە. ئەمە لە کاتێکدایە ڕێگاکە بازرگانیە و ساڵانە مەرزی حاجی ئۆمەران بەدەیان ملیار دۆلار داهاتیەتی و داهاتەکەی نەخراوەتە خزمەت ڕێگاوبانی ناوچەکە. ئەم ڕێگایی کە پێیدادەین تەزەخمی زۆرە، داهاتی زۆرە، ئەو داهاتێکە لەم ڕێگای سەربنەکرێت بۆ چی بێ؟ نەبوو هاوڵاتیە، نەبوو زادۆبان و شەقامەکانە. دائمە داوا لە بەڕێستان دەکەین بەشم بیگەێنن ئەمە بگاتە سەر و خۆی. حەقە پەلەی بکە لەبەرەوەی ئێرە مەرزەشی نێودەوڵەتیە، هەم لە ڕووی گەشتیار هەم لە ڕووی بازرگانی فشارشی زۆری لەسەرە. یەک سایدا حەقە حکوومەت بەڕاستی زوو ئەوڕ لەو ناوچێ بداتەوە بۆی ئەو جۆ سایدا تەواو بکە. لە خوار حاجی ئۆمەران لە خوار نەعیەی بەشێکی زۆری زمی و ڕووخاوە، ئەوە خراپ بووە. چەند شوێنی دیکەشی هەیە لەوەیە زیاتریش بڕوخێ و خراپی. تایبەت لە بۆ دستانانیش ئەو زادا ناجیع نییە. یعنی ئەگەر ئەمن مهندس بام، ئەو مهندسەی کردیوتی ئەسڵەن مهندس نەبوو، ئەگە من مهندس بام قەت ئەو زادەم بۆ شوێنێدا نەدەکرێت، ئەو شوێنە خەڵەتەی لەبەرەوەی لە شوێنێکی بەفرگراوە حەورازی تێدا ساری لێ بەسە ناکەوێت، سەربەرە ژێری تێدا ساری لێ دەنیشتە خوارێ. ئەم ڕێگایە لە پاییزی ڕابردووەوە قیرتاو کراوە، کەچی وەرزێکی بەسەردا تێنەپەڕیوە بەشێکی لێدار ماوە. زۆرێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکی کەمیان بەسەردا تێدەپەڕێت بەهۆی تێکچوونیانەوە جارێکتر پێویست دەکاتن کە بودجەیان بۆ تەرخان بکرێتەوە. نەبوونی چاودێری ورد و بوونی واستە و واستەکاری لە جێبەجێکردنی پرۆژەکانی حکوومەت و بوونی کوالێتیەکی ئاسنزم و بەکارهێنانی کەمی مەواد زۆر جاروا دەکا پرۆژەکان بەر لە دایکبوونیان هەڵبوەشێنرێنەوە یاخود لە ماوەی چەند ساڵێکی کەمدا پێویستیان بە نۆژەنکردنەوە هەبێت. بەڕێوەبەری ناحیەی حاجی ئۆمەران دەڵێت کۆمەڵێک گرفت لە بەردەم کارەکانی ڕێگاکەدا هەیە، لەوانەش بوونی قەیرانی دارایی و گۆڕینی دیزاین لە چەند شوێنێک، هەروەها سنوورداری تواناکانی کۆمپانیای جێبەجێکار. من کۆمەڵە گرفت هەبوو، بەڕاستی گرفتی یەکەم لە دیزایانی پرۆژەکە بووکە لە هەندێک شوێن پێویستی بە گۆڕینی دیزاین هەیە. بابەتێکی تر بابەتی قەیرانی دارایی و تەمویلی پرۆژەکە بوو، بەڕاستی کە بەهۆی ئەو بارودۆخەدادایی بڕینی بودجێ هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە کێشە هەبوو، بەڵام لە ساڵی پارەوە لە ڕێی سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆرانەوە توان لە ئەو گرفتانش چارەسەر بکرێن. بابەتێکی تریش کە گرفتە لە پرۆژەکەی بەڕاستی ئەو کۆمپانیایانی توانایەکەی دیاری کراوە و ئەمە وەکو ئیداری خۆجەی ناوچەکە بڕوامان وایە، یعنی لە توانەویدا نەبی ئەو کارکرددا. ڕۆژانە سەدان بار هەڵگر هاتوچۆ بە ڕێگای حاجی ئۆمەران دەکەن و بەهۆی یەکسایدی ڕێگاکە زۆر قەرەباڵغ و پڕمەترسیە و ساڵانە چەندین ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی حاجی ئۆمەران.